ئێمە لە مناڵ پارێز زۆر جار پێشنگیان بۆ ئەەکەینەوە بۆ مناڵان بۆ هەموو مناڵەکان بەس بە تایبەت لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە بۆ ئەو مناڵانەی خاوەن پێداویستی تایبەتن ئیشێکی تایبەتمان بۆ کردوون بۆی هەتا بە ئاستێکی باش بزانین توانای ئەو مناڵانە چەنن بۆی پیشان هاندەریشی بین خەڵکیشی بین کە توانای ئەم مناڵانە بەرچاو بخەین کە ئەتوانن وەکو مناڵی ئاسایی ئەگەر ئیشیان لەگەڵا بکرێت ئەتوانن بەهرەکانیان بخەنە ڕوو توانین پەرە بە ئیشەکانیان بدەین. ئەمڕۆ 12 بە بۆنەی ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەتەوە سەنتەری ڕاهێنانی پەروەردەی بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت سەر بە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان ئەستاین باکردنەوەی پێشانگایەکی شێوەکاری و ئیشی دەست بۆ 34 سوودمەندی سەنتەری ڕاهێنانی پەروەردەیی لە پێشانگاکە توانیمانە 84 تابلۆ عەرز بکەین لەگەڵ 100 ئیشی دەست کە مناڵانی خاوەن پێداویستی تایبەت دروستیان کردووە. ئامانجمان لە کردنەوەی ئەم پێشەنگایە بۆ دەرخستنی توانا و بەهرەی مناڵانی خاوەن پێداویستی تایبەتە دەمانێت ئەوە بگەێنین بە کۆمەڵگا کە ئەم مناڵانش بە هەمان شێوەی هەموو مناڵانی تر بەهرە و توانایان هەیە بەڵام پێویستیان بۆ یەکە کەسێک یان لایەنێک یان شوێنێک هاوکاریان بێت ئەگەر هاوکاریان بن ئەمانیش ئەتوانن بە هەمان شێوە توانا و بەهرەکانیان دەربکەن لە هەمان کاتە هەڵمەتی هۆشیاریمان هەیە کە چەند لفلێتێکمانەیە لەسەر چەند حاڵەتێکی خاوەن پێداویستی تایبەت کە ئەویش بە هەمان شێوە بڵاوەکەینەوە بەناو کۆمەڵگایە بۆی لە ناو کۆمەڵگایە زیاتر هۆشیاری هەبێت لەسەر خاوەن پێداویستی تایبەت و خەڵک بزانرێکە خاوەن پێداویستی تایبەت چیە کێشەکانیان چیەوە تایبەتمەندەکانیان چیە. دیارە ڕۆژی 12 لەسەر ئاستی هەموو جیهان بە ڕۆژێک ناسراوە کە تایبەتە بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئەم ڕۆژەش لەلایەن ڕێکخراوی بە بڵێن لە دەوڵەتی نەتەوەی گرتووەکان دەستنیشان کراوە لە ساڵی 1992 ئەمەش لە دەستنیشانکردنی و ڕۆژەش زیاتر دەرخستنی بەهرە و توانای مناڵان یان کەسانی خاوەن پێداویستی تایبەتە وەکو ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان پێمان خۆش بوو لەم ڕۆژەیە ئێمەش بەهرەی کۆمەڵێک مناڵی جوان بخەینە ڕوو کە ئەوەش خۆی لە کۆمەڵێک تابلۆ گرێتەوە و کۆمەڵێک کاری دەستی ئێمە شاوشێوەی هەموو وڵاتانی دنیا پێمە خۆش بوو بە دەرفەتێکی بزانین لەم ڕۆژەیە زیاتر قسە لەسەر کەسانی خاوەن پێداویستی تایبەت بکەین قسە لەسەر بەهرەکانیان بکەین لەسەر توانەکانیان بکەین لە هەمان کاتە هەڵمەتێکی هوشیاری بکەین سەبارەت بە ئەو حاڵەتانەی کە هەیە یاخود با بڵێن ئەو گرفتانەی کە هەیە کە مناڵانی خاوەن پێداویستی تایبەت هەیەە بۆی کە بتوانین زۆرترین هوشیاری بڵاوکەینەوە زۆرترین زانیاری بگەێنین بە کەسانی ئاسایی با بڵێن لە ڕێگە ڕاگەیاندنەکانەوە بگەێنین بە خێزانەکان بگەێنین بە هەموو کەسانی کە ئەگەر زانیاریان کەم بێت زانیارێکی زۆرتریان بینێ سەبارەت بە کەسانی خاوەن پێداویستی